تۆریەکەکەمان هەرچەند بەخوا قسمەتیش نەبووە زانی بڵێم بۆ کریستیانۆ ئەو دانیم بۆ ڕۆژێکی تربێتە نەڵم ئەو دەرسی کریستیانۆ چی بوو بەڵام بە میوانەکەمان چاڕێ نەکات. باش کەواتە ئەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان کە باس لە دامەزراوەی فیلم کەتیمەتێکی کوردستان لە بەردەم گۆڕانکاری دیموگرافیدایە. هەمیشە دامەزراوەی فیلم دەستەبات بۆ ئەو بابەتانەی کە لە ناو کۆمەلگایە بۆ نمونە کاریگەری و لێکەوتەی بەجێهێشتووە. ئەم دیبێتەش بێگومان ئەتوانین بڵێن لێکەوتەی باشی ئەبێت بۆ کە ئێمە باسی دیموگرافیەکەین، باسی کۆمەلگاکەین، باسی هاوسەرگیریەکەین، باسی ڕێژەی دانیشتوانەکەین، باسی ڕێژەی نێرومەیەکەین، باسی ڕێژەی هاوسەرگیری ئەەکەین. ئایا کوردستان یاخود هەرێمی کوردستان ئێمە لەبەر مەترسی ئەم بابەتیان هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی ناوچەگەری و هەڵکەوتەی جوگرافی ناوچەکەمانەوە هەم لە ڕووی ئەوەی کە زۆر جار پرسیارمان لا دروستە بێ گەنجەکانمان کۆچەکەن، ئەگەر گەنجەکانمان کۆچکەن ڕێژەی نێرمان کەمە بێتەوە، ڕێژەی مێمان سیاهکات، یاخود زۆر جار ئەڵێن گۆڕانکاری کۆمەلگایەکان زوو لەناو ئێمەیان ڕۆیات، یاخود جیاوازیەکان زوو لەناو ئێمەیان ڕۆیات، یاخۆڵێن بۆ ئەم ساڵ لەگەڵ ساڵی پارا ڕێژەی هاوسەرگیری زیادی کردووە بەڵام بەرامبەر ئەوە ڕێژەی جیاوبوونەوەش زیادی کردووە. کەواتە ئەم دیبێتە بۆ خۆی لە خۆیان بابەتێکە پەیوەستە بە هەموو تاکەکانی کۆمەلگاوەوە پەیوەستە بەوەی کە ئایا خاڵە گرنگەکان کامانن کە دەستی بۆ ببرێ و چۆنیش چارەسەر بکرێ. گفتوگۆکەین لەسەر بابەتە بە میوانداری کە زۆر بەڕێز کاک شادمان محەممەد ڕێخەری پرۆژەی پرۆژە لە دامەزراوی فیلم زۆر بەخێوی کاک شادمان. من با هەر لە من سەرەتا دەستخۆشی لە دامەزراوی فیلمەکان بەڕاستی هەم لە ڕێخستنی دیبێت هەم لە ڕێخستنی کۆمەڵێک کۆبڕ و سمینار هەم لە ڕێخستنی فستیڤال هەم لە ڕێخستنی کۆمەڵێک چالاکی جیاواز بۆ خزمەتکردنی ناوچەکەمان هەم لە پاکردنەوەی سەرچاو ئاویەکانمان ئەمانش هەمووی بە کۆمەڵێک ڕۆحێتی گەنج و خوێنی گەرم ئەنجامەترێ. دەستان خۆش بێ و میشە ژێمە کورساداگامان لێتانە لەگەڵتانین. ئەمەش کارێکی تری ئێوەیە کە ئەم دیبێتتان ئامادە کردووە. هەڵبژاردننی ئەم جۆرە بابەتە دیبێتێکی بۆ ئامادە بکەیت. چۆن ئێوە کارتان لەسەر کردووە و چۆن هەوڵتان ناو ئەو بابەتانە بروژێنن کە لە کۆمەلگای ئێمە مەترسی لەسەر. پێشەکی سپاس بۆ کەناڵی کورسات وەکو خۆشت ئاماژە پێیا کورسات لە زۆربەی ئەو کار و چارێکی پرۆژانەی دامەزراوی فیلم ئەنجامیانە هاوکاری و پاڵپشتێکی بەهێزە. ئەتوانین بڵین کە ئەوانیش هەمەهەنجێکی زۆر گەورن و وەکو خۆش ئاماژە پێە. دامەزراوی فیلم خۆی لەسەر کۆمەڵ سێکتەر و بەش کە سەرچین کاریان لەسەرەکە مەسەلەن بابەتی ژینگەیە، بابەتی ئاشەڵ دۆستیە، ئەگە ینی گرنگیدانە بە توانای گەنجان بە سەرجەمچین و توێژە جیاوازەکان هەروەها ئەنجامدانی فیستیڤال و کۆڕ و سیمینار و پانێڵ. بەڵام لە ناویە هەمیشە کۆمەڵێ بنەمای سەرەکی خۆی لەسەر بنیاد ناوە ئەویش تا چەندێک ئەو پرۆژە و چالەشانە خزمەت بە کوردەکە، خزمەتت بە پرسە کوردیەکانەکە، خزمەت بە و لایەناناکە کە ئەکوێتە ئەچێتە چوارچێوەی خزمەتکردنی کۆمەڵگەی کوردی لە کوردستان و بەگشتیش لە هەر چوار پارچەی کوردستان. ئەم هەڵبژاردننی ئەم دیبێتە کە ناونیشانەکەی کوردستان لە بەردەم گۆڕانی دیموگرافیدا یا بڵێن لە بەردەم گۆڕانی جوگرافیادا لە ڕاستیە ئەویشێکی ترە لەو بیرۆکە جوانانەی کە لەلایەن دامەزراوی فیلمەوە پێشنیاز کراوە و پاشان قسەکراوە لەگەڵ هەردوو بەڕێزان کاک ئەبوبەکر هەڵەدنی کە ئێستا وەکو چاودێرێکی سیاسی زۆرتە دەرەکەی و هەروە بەڕێز کاک یاسین مەحموود کە ناسراو بە مەلایەسین و سەرمایەدار و وتەبێژێکێتی و بەرهێنەرانی کوردستانە بەتایبەتی لەقی سلێمانی. بێگومان ئەم دوو کەسە دید و تێڕوانینیان جیاوازە. بابەتە سەرچەکە ئەوەیە ئەم پرسە پێویستی بۆ یەک قسەی لەسەر بکرێ. لەبەرەوەی ئێستا ئێمە هەنێ بابەتی نیشتیمانی هەندێکمان بە سۆز و عاتیفە بیری لەکەین و هەندێکمان هەیە بە شێوازێکی لۆژیکی بیری لەکەینەوە. ڕەنگە هەردووکی ڕاست بێ و ڕەنگە کۆمەڵێک گومان و شتیش لای خەڵک دروست ببێت و ئەو بابەتە ڕوون نەبێت و هەرکەس لە ڕوانگەی و لە دیدی خۆیەوە بۆ بابەتەکان بڕوانێت. تەنانەت ئێمە کە چوینە بازار لەسەر ئەم بابەتە ینی کۆمەڵە خەڵکمان دوان هاوڵاتی زۆربەی ئەو خەڵکاونە خاک و نیشتیمانی خۆی خۆشەوێ بە هەموو جۆرێک دژی گۆڕانی دیموگرافیا چکە گۆڕانی دیموگرافیاش بەلایانی خراپەشێ و بەلانی باشە هەیە، بەڵام ئەوەی کە ئێستا ڕۆیە زۆرتر بەلایانی خراپەیە چونکە ئێمە وەکو کوردستان ئەگەر سەرنج بین سێرەکەین نەبوونێتە دەوڵەتێکی سەر بە خۆی خۆمان، نەبوونێتە گیانێکی سەر بە خۆی خۆمان. کاتێک ئەم شتانەمان ڕوبەڕوە بێتەوە پێویستمان بە کۆمەڵی یاسا و ڕێسای زۆر بەهێز هەیە کە تۆ بتوانانی چۆن پێشوازی لە هاوڵاتیانی
ناوڕاست و باشووری عێراقەکەی کە ئەوان زۆتر وەکو عەرەب یعنی ئێرە و یەکی نیشتەجێبوونە کڕن یاخود ئەبن بەکرێنشین ئەوانە لەبەر ئێمە بە درێژایی مێژوو کوردستان هەمیشە لە بەرامبەر دوژمنەکانیان ترسی هەبووە کە داگیری کە لە ڕێگەی جۆرا و جۆرەوە کە زۆرجار لە ناو خۆمانە بەهێزی نەرم و ئەمانە ناسراوە هەیە لە ڕێی هونەرەوە جاریوان لە ڕێی کولتور و جاریوان لە ڕێی گۆرانی و جاریوان لە ڕێی میوزیکەوە هەنێن جاریش لە ڕێگەی نیشتەجێبوون و کڕینەوە ئەمانە شەو دیسانەوە هەمووی هەڕەشە مەترسین بۆیە ئێمە ئەو دوو بەڕێزەکە هێناومانە بۆی کە ئەو هۆکارانی خۆیان شیکەنەوە کە لەگەڵ ئەم بابەتایە ئایا هەیە یاخود نییە ئەگەر هەیە بۆچی هەیە ئەگەر نیشە بۆچی دیژێتی جا بۆیە بابەتەکە بابەتێکی نیشتیمانیە پرسێکی گرنگە یەکێکە لەو بابەتانی باوەڕکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبێ بە ئاگاییکی زیاترەوە لێ بڕوانین بابەتی گۆڕانی دیموگرافیە چەند شتێکە گرێتەوە مەسەلەن کۆچکردن ئەنی کۆچکردن هەم ئەوەی کە خۆمان لە کوردستانەوە کۆچەکەین بۆ دەرەوەی کوردستان هەم ئەوەش کە لە شارەکانی تری عێراقەوە یان بۆ ئێرە تەنانەت بابەتی وەچەخستنەوە یاخۆ مناڵ دروستکردنیش لەناو میلەتی خۆمانە لە کەمبوون بۆ هەڵبەتە ئەویش هۆکاری خۆی هێلانی ئابووری و کۆمەڵە بابەتی تر کە من زۆر ناسمەنا ئەو وردەکاریەوە ڕەنگە ئەوە خەڵکانێکی تر زۆر شارەزە هەبن لە ڕووی ئابووری یاخود لە ڕووی هۆکارەکانیەوە باسیکەن بەڵام ئێمە ئەو خاڵە سەرچانەی کە باسیەکەین هۆکاری سەرچین بۆ گۆڕانی دیموگرافیە ئێمە زۆر جار وەکو کورد میلەتێکی دڵپاچین میلەتێکی دڵسافین کینە و ڕق و ئەمانە نییە لە دڵمانە جاری وایە لە دوژمنەکەی خۆشمان خۆشە بین کە ئەویش دیسانەوە بابەتی تراگەر قسەی لەسەرکرێت و ئەمانە دوو لایەن هەیە مەسەلەن ئەگەر بە ڕێزێک لە باشوور یاخود ناوڕاستی عێراق وەکو گەشتیار بێت شتێکی ئاساییە ینی گەشتیار لە هەموو وڵاتەکە ئاچیت بۆ تورکیا چی بۆ ئێران ئەچی بۆ ئەوروپا ئەمانە بەڵام کاتێک کە دۆخەکە ئەگۆڕێ بۆ کڕین یەکەی نیشتەجێبوون و خان و بەرە و وە تێکەڵبوون بەناو کولتور و هینەکان بەناو کولتورەکانمانە بەناو گەڕک و کۆڵانەکانمانە بەناو خوێندنگەکانمانە ڕەنگە بەرنامێکی تری بۆ داڕێژرا بێت ئێمە ئاگامان لی نەبێت ینی ژنانی کورد بە شێوازی تر بێنە ناو خاچی تۆ لە ڕێگەی تری شتی ترەوە هیچ کەسێک دژی ئەوە نییە تۆ بژانەوەی ئابووری هەبێت ژێرخانی ئابووری وڵاتەکەت بەهێز بێ بتەو بێت بەڵام ئەبێ ئاگاشمان لەوە بێت ئەبێ سیاسیەکانمان وەکو بە تایبەتی پەرلەمانتار و حکوومەت ئەبێ زۆر بە ئاگاییەوە لەم بابەتە بڕوانێ بە یاسا و ڕێسای تۆکمەترەوە بە وریاییکی زیاترەوە ڕۆبڕووی ئەم شتانە بێت یانی خۆمە تەنها بە دیبیتێک هەڵ نابێت دیبیتەکە هۆکارە بۆ ئەوەی کە تۆ کۆمەڵێک لایەن ئاگادارکەیتەوە لەوەی کە ئەم مەترسی هەیە کۆمەڵێک بە خەڵک بڵێ ئەم کێشەیە هەیە ئەم شتە هەیە چۆن چارەسەریکەین ینی ئێمە هیچ کەسێک نییە لە ناو کوردستانە وڵاتی خۆی خۆشنەوێت خاک خۆی خۆشنەوێ نیشتیمانی خۆی خۆشنەوێت ینی بڕۆ خەڵک بدوێنە سەرباریەوەی کە ڕخنەی هەبێت سەرباریەوەی کە کێشەی ئابووری هەبێت بەڵام خاک و نیشتیمانی خۆی خۆشەوێت باشە کاک شادمان زۆر جار پرسیارێک گێتە پێشەوە ینی هەر دیبێتێک ئەنجامەدرێ ئەبێ نامەیەک پێشکەشکات ئەبێ زەنجێکی بێت ئەگەر لەوانێم دیبێتە کێشەکە چارەسەر نەکە بەڵام زەنجێکە و نامەیەک پێشکەشەکە کە ئەم کێشەیەمانێ بێت چارەسەرکەی ئەم کێشەیە کە ئێمە هەمانەگەر پەیوەست بێ بە کۆمەلگاوە پەیوەست بێ بە لایەنی حکوومەتەوە و لایەنێکی تریشەیە کەرتی تایبەتە ئێوە بۆیە هەڵتانەوە یەکێک لە سەرمایه‌دارەکان بێتە ئێرەوە ئایا ئەتوانین بۆ نمونە زۆر جاڕڵێن حکوومەت لە ساڵانی ڕابردووە نمونێک بێنەوە سولفەی زەواجی هەبوو گەنجە هاتە پێشەوە هاوسەرگیری ئەکرد ئەیتوانی بە بڕۆپارەی کە وەریەکرێک کۆمەڵە ژیان دروستکات و بچێتە ماڵ و حاڵی خۆیەوە ئێستا ئەمە نەماوە لە بری ئەمە ئەگەر یەکێک بۆ نمونە لەو سەرمایه‌دارانەی کە ئێوە بانگتان کردووە دەرفەتێکی تر بۆ گەنج بڕەخسێنێ ئایا ئەتوانێت جارێکی تر کۆمەڵگا گۆڕانکاری بەسرا بێنێ لە ماوەی ڕابردووە وتیان بەڕێز بەها لێرە و نایبرن بەڕێز فاروقی مەلا مستەفا پرۆژەیەک لە دەریاچەی دوکانە کاتەوە ئەم پرۆژێ لەوانێ بە هەزارەها گەنجی خۆمان تایە کار بکات و بشبێتە شوێنێکی گەشتیاری لەو کاتەیە کۆمەلگا بە ئاراستەی کارە ئەتوانین ئێمە جارێکی تر ئەگەر حکومەت نەتوانێت کۆمەڵێک کەلێنمان بۆ پڕکاتەوە کەرتی تایبەت بتوانێت ئەو کەلێنە یارمەتی دەربێت و کۆمەلگاکەمان بە ئاراستەی کە بڕ گومانیتیان قسەکەی بەڕێزێتەوە ینی لە هەموو دنیای حکومەت بەتەنیا شتی پێ ناکرێت ئەبێت ڕێکخراو مەدەنیەکان ئەبێ دامەزراوەکان ئەوانەی کە لە بواری گەشە پێدانە مرۆیەکانە کارەکەن ئەبێ هۆکار بن یاخود ئاسانکاری و هۆشیاری بڵاوکەنەوە تاوەکو ئەو پاڵپشتیانە دروستکەن بەڕاستی ئەو پاڵپشتیانە تۆ ئەگەر بۆ نمونە یەکەیەکی نیشتەجێبوون ئەگەر تۆ بە گەنجی خۆت بە تاچی کورت
ئەوەی کە تازە لە قۆناغی هاوسەرگیریایە تۆ هەلێکی ئاسانتر و هەرزانتری بۆ بڕەخسێنی ئەو کاتە گەنجە کوردەکە چانسی ئەوەی ئەبێت کە هەم یەکەی نیشتەجێبوونەکە بەدەست بێنێ هەم خێزان دروستکە هەم مناڵ دروستکە چونکە دوجار هەمومان ئێستا ژیان زۆر گۆڕاوە ینی ساڵانی 20 ساڵێکم پێش ئەگەر ئاوا بگەڕێنەوە ئەبینی زۆربەی خێزانەکان قەرەباڵختر بوون ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەم جیلی ئەم نوێ بڵێ ئەو دوای فترێک بینیمان ئیتر وردە خێزانەکان لە مناڵێک زیاتر یا لە دوو مناڵ زیاتر دروست ناکەن لەبەرەوەی کە هەستەکەن دۆخی ئابووری وەکو جاران نەماوە تۆزێ عقلێتی ئینسان مرۆڤەکانیش گۆڕاون بەڵام تۆ ئەبێ پلان و استراتیژی لەلایەن حکوومەت و دامەزراوەکانی ترەوە هەبێت بۆ ئەمەش ینی بۆ نمونە ئێمە دایمە بیسیوانە ئەڵێن ینی ئەمە نەبێتە ئیهانەکردن یان نەبێتە تەشیر و ناوزڕاندن بە گەلی عەرەب و ئەمانە ئەوان زۆرتر زۆر مناڵەخەنەوە و دایمەن ئەسنە وڵاتانی تریشەوە دایمەن بۆ بەناوبانکن کە خێزانیان زۆرە مناڵیان زۆر و ئەمانە یەکی لە هۆکارەکان ئەوەیە کە تۆ ئەگەر وردە ڕێژەی دانیشتوانی تۆ کەم بێتەوە ئەمە کێشە دروستەکە ئەو کاتە بەشتی تر پڕەکرێتەوە بەڵام ئەگەر خۆمان هاوکاری گەنجکەین و دەرفەتەکان بڕەخسێ ئەژینە زۆر خێزان حەزەکە مناڵێکی زۆری لە دەور بێ قەرباڵغێکی زۆر هەبێت بەڵام ئەبێت تۆ هەلی کاری بۆ فراهم بکەی هەلی کاری بۆ بڕەخسێنی ئەوەی چەکە لە خاڵەکان خاڵێک ترمان هەیە یەکەی نیشتەجێبوونەکان ینی ئەگەر قەزێت بەهێزکردنی لایەنی ژێرخانی ئابووری بێت ڕێگەی تر زۆرە بۆی کە ئەوان بێن مەشروعەکەن و کاریگەری لەسەر ئەوش دروست ناکات چونکە ئێمە ئەزانین ئێمە ئێستش لە بەردەم مەترسی وڵاتە دراوسەکان هاین ینی بە شێوازی جۆراوجۆ داگیرمانەکەن ئاگامان لێوانی ینی ڕەنگە ئەوان نیەتیان باش نەبێ ئێمە نیەتی ئەوان نازانین ینی ڕەنگە بە پلان ئەمە بکرێ ینی زۆربەی ناوی شوێن نایانی بە زاگا و هەر بەم ڕۆژهڵاتی ناوڕاستەیە بگەڕێ حالێنەسا هەنێک جێگە و شوێن هەیە کە کاتی خۆی زەویزارەکانیان داگیر کراوە یا خۆت کراون ئێستا خەڵکە ئەسلەکەی نەماوە خەڵک ئەسلەکەی نەماوە خەڵکی تی شوێنی گرتو ئەمە ترسەکەی ئەمە بابەتە گرنگەکەی بۆیە دامەزراوەی ویمیش ئەم بابەتە ئەو روژێنی داخۆت ئەم بابەتە خەتە ناو مەیدانەوە تاوەکو ئەو کەسانێک کە پسپۆڕ و شارەزان و لێهاتوویان هەیە لە خستنە ڕووی ئەم زانیارانە بۆ خەڵک لە هەمان کاتیشا بە حکوومەت و بەلایەنە پەیوەندیدارە فەرمیەکان و بە پەرلەمان کە ئیشەڵا پەرلەمان نەما ئەسیان لەبەروی ینی چالاک نییە کە لە کاتێکە ئیشی ئەوانەکە بۆ نمونە بە مادەی یاسایی ینی ڕێگەیەک دانین بۆ ڕێگریکردن لەم جۆرە ینی بۆ نمونە باشە لە بەرچاوکردنی بوژانی و ئابووری شتێکی گرنگە بەس چۆن ئەمە لە بەرچاوەگری چۆن ئەتوانی تۆ ڕێگریبی لەبەردەم ئەو لێشاوە هاتنەی خەڵک لە باشوور و ناوڕاستی عێراق و یا بڵێن ناوچە جیاوازەکانی عێراقەوە ینی ئێمە لە ساڵانی ڕابردوو ئەزمموی ئەومان هەیە خۆمان لە عێراقا داگیرراو بووین و بە ئێستاشەوە لەبەروی نەماتوانیوە دەوڵەتێکی سەر بە خۆمان هەبێت ئەمە ژوای کردو ئاسانتر دزە بکەنە ناومانەوە ینی ئەو وڵاتە بەهێزانی وەکو ئەوروپا و ئەمریکا ئێستا خۆیان کێشەی ئەویان هەیە ینی ئەگەر لە خەڵکێک بپرسی کە لە ئەوروپا ئاژیم کە ئەبێ بە هاوڵاتێکی بۆ منە ئەوێت ڕێگەزنامێکی ئەڵمانی بەدەستبێنی یا ڕێگەزنامێکی سویدی بەدەستبێن بەس بڕۆن بە دووادا چونکە بزانن چۆن بەدەستێنێ بزانن چۆن هەلیکاریێنێ کەی ئێنێ هەتا فێری زمانەکەی نەبێت ئەمانە لێرە تەنانەت ئەو بەڕێزانی کە سەردانی ئێرەشەکەن و عەرەبانە هەتا خۆیان فێری زمانی کوردیش ناکەن ینی خۆیان فێری زمانەکە ناکەن ینی وا مالیات و خەریکی ئێمە خۆمان ناچاری خۆمان فێری زمانی عەرەبیکەین لە کاتێکە کە ئەو پێویست نییە ئەگەر هاوڵاتیشی ئاسایی و گەشتیارێکە هاتووە لە شوێنێکە پرسیارێک لە تۆکە بە عەرەبیش جواب بیبیتەوە زۆر ئاساییە بەڵام ئەگەر هاتووە لێرە نیشتەجێ و ئەمێنێتەوە و کار و پرۆژە و ئیشەکەی هاتووەگەرە ینی پێویستە ڕێگەی هەبێ بۆی کە ناچارێکی فێری زمانی کوردی بێت ئەنی ئەو ینی کاڵێن گۆڕانی دیموگرافیا گۆڕانی دیموگرافیەکە خراپە ینی بەرەو باشی نەڕۆشتووە ینی ئێمە چەند شوێنێکمان هەیە لە کوردستانی ئێستا لەژێر هەڕەشی تعریبەیە لە حتا ئێستا باکووری کوردستان خەریکە زمانی کوردی قەدەغا ئەکرێتەوە خەریکە تابلۆکان قەدەغا ئەکرێتەوە ینی ئێمە ڕزگارمان نەبووە لەوەی کە بڵێن دوژمنەکانمان نەماوە دوژمن هەمیشە هەیە دوژمنە هەمیشە یەک ڕەنگی هەیە ئەو ڕەنگەشی کە هەیەی جیاوازی ناکات تۆ چ دینێک هەیە چ قەومبیین بوونێکە هەیە چ نەتەوەیەکە تایە ئەو بیلەوە کاتەوە بەڕێگەی جیاواز سەرکوتێکە بەڕێگەی جیاواز ونەکە بەڕێگەی جیاواز لەناو خۆیان واو لێکا بچووکە بکاتەوە باشە کەواتە ئێستا ئێمە لە دوایینەوەیەکەوە کە خاوەنی پەرلەمانی خۆمانین و توانیمان حکوومەتێکمان هەبێت بە هەموو ڕێخنەیەکەوە بەڵام خۆ نابێت ڕێگە خۆشکەین بۆەوەی کە ئەوان بە ناوی جۆرا و جۆرەوە بە ئیشی جیاوازەوە بە پرۆژێ جیاوازەوە
بێن وردە خاکمان داگیرکەنەوە هیچ کەسێک کورد میلەتێکی ڕەگەزپەرست و عنسوری نییە ڕێزیش لە دراوسەکانی شێگری ڕێز لە فارسی شەگرێ ڕێز لە تورکی شەگرێ ڕێز لە عەرەبیش تەنها ڕێز لە دوژمنەکە شێگرێ بەڵام نابێ بە دەرەجەیەک ساویلکە و سادە بین کە وامان لێ بکات لە ئایندە ئەم خاکەی کە هەشمانە ئەم تۆزێک هەشمانە ئەویشمان بەدەستەوە نەمێنێت ینی تۆ ئەتوانین لە چوارچێوی ڕێزە لە چوارچەوەی بوژانەوەیە لە چوارچەوەی پرۆژەیە بتوانی پێشوازی لە هەموو ئەوشتانە بکەیت بەڵام نێڵی ناسنامەدون بێ نێڵی خات و خاکە ونکەن ینی کەواتە خەمی دامەزراوی ویم لە ئەنجامدانی ئەم دیبیتانە بۆ ئەم بابەتانە ینی ئەمە لە ماوەی ڕابردووشە دیبیت یەکترمان کرد هەر لەسەر پرسی ڕۆژاوە بۆچی ئێمە هەمیشە باوەڕ بە زلێزەکان نەکەین کەچی لە کاتێکە لە تنگانەیە زلێزەکان بەجێمان هێڵن ینی ئەبێ ئیشی بۆ بکەین کاری بۆ بکەین ینی پەرلەمان هەر ئیشیەوە نییە مەسەلەن دانیشێک کۆمەڵە بابەت دووروژەنێک کە ململانی بینی حیزبەکانە پێویستە پرسە نیشتیمانیەکان پرسە نەتەوەیەکان ینی تو هەر لە زمانی کوردیەوە ئیشی لەسەر کرێ تەنانەوە خۆ زمانی ژەگەر کاریگەری دروستکە هەربێ بە گۆڕانی دیموگرافیا تۆسبێن بایمە بە زمانی کوردی قسەنەکەین وردە و دەزمانەکەی دەزاڵ بە بەسەرمانە چیمان دێ وردە ئەم هەموو یەک نیشتەجێ بوونانە بکڕێت و هەموو بێ بە نیشتەجێوی عەرەب تۆ چی لێ ینی تۆ ئاگەو لێ زۆربەی بڕۆ بەرە و بازیان و بەرە و دەروی شارە ئەمانە زۆربەی ئەو مەڕووماڵاتانەی کە شوانەکانەکان عەرەبن زانی عەرەبن بەڵێ ینی تۆ ئێستا بڕۆ بۆ خانەکەین بزانە چەندێک لە بەردەم مەترسی تعریبین بڕۆ بۆ کەرکووک و ناوچە دابڕێراوەکان بزانە چەندێک لە بەردەم مەترسی عەرەبین بەرەو هەروەها بەرەو سنووری هەولێر و ئەولاش کە ئەبینین ینی بۆیە ئەو وڵاتی دراوسیانە ئەو وڵاتە ئیقلیمیانە ئێمە بەتایبەتی ئێمە زۆرتر ئێستا لە باشوورە لە ژێر سێبەری عێراقین بۆیە لە سەرجاتە عێراق ساکەین ئەگینە هەر چوار دەورەکەمان ئیشی ئەواکەن دیموگرافیای تۆی بگۆڕن ئەگەر نەشی گۆڕن نەیهێڵن جوگرافیای تۆ نەهێڵن ئیتر لە ڕێی زمانەوەیە لە ڕێی کولتورەوەیە لە ڕێی پرۆژەی جۆرا و جۆرەوەیە لە ڕێی کڕینی یەکی نیشتەجێبوونەوەیە هەموو ئەمانە بۆیە ئەم دیبیتە پێم وایە هۆکارێکی باش ئەبێ بۆ ڕوژانی ئەم بابەتە دەستان خۆش بێجا کاک شادمان ئێستا بەڕێزت باست کردوتت بۆ نمونە ڕۆڵی ڕێکخرا و دامەزراوەکان هەر بۆ نمونە یەکێک لەو دامەزراوانە دامەزراوەی چالاکی ویمەکە ماشەڵڵاتان لێبێ لە پاڵ ئەوەی کە بە قسەکەی خۆ زۆر جار هەوڵتان داوە و دەردەکان ئازارەکان کاری لەسەرکەن بڵێن ئەمەمان هەیە لە پاڵیشە تەنیات وروژانەکەی نەبووە هاتوون بە دوای چارەسەر و دەرمانی شاگەڕاوە ئێستا هەر پرسێکی گرنگی لەم چەشنە چۆن بۆ نمونە ئێستا بەداخۆ باست کردوتە پارلەمانەکەمان ئاوا بەو شێوە ئەڕوا هەر دامەزراوەیەک وەکو ویم چۆن ئەتوانێت هاوکار بێت بۆی کە ئەم پرسا تەنیان لە ئەوە نەبێت لە ناو هۆڵێکا قسەی لەسەر بکرێت بۆ نمونە ئایا ئەو بەشداربووانەی کە لەوێ ئامادەن تا چەند هەڵدرا لە کەسە باڵا سیاسیەکان بێت کە دەسەڵاتێکیانەیە یان ڕێگەی تر بۆەوەی کە ئەمە زیاتر بەکردداری کاری لەسەر بکرێت خۆی ڕاستیە هەر پرسی شوار ڕای ئەگەینی و دامەزراوی ویمیش دامەزراوەیەکی ناسراوە ئێستا لەسەر ئاستی کوردستان و سلێمانێ یعنی مەفروضە هەموو ینی ئەرکی ئەندام پەرلەمانە ئەگەر نەش بوو بێت و ئیشی نەکردبێت ئەبێ خۆی بێت سەردانی دامەزراوی ویمکان دەستخۆشیکە لەوەی کە بابەتی ژوە باسەکرێ ینی پەرلەمانتارەکە ئەبێ خۆی هەڵپێت ئەبێ خۆی ڕاکا بۆ ئەم بابەتە ینی ئێمە بۆ نمونە هەموو کەسێک ئەرکێکی سنوورداری هەیە ئێستا بەڕێستان وەکو میدیای کورتات زۆر بابەتی ڕۆژانە بابەت باسەکەن خەڵک وەشارەکەنەوە تۆ تا خۆناکێک ئیشی خۆتەکەی وەشارەکە بڵاوەکەیتەوە دوای ئەو تۆ بە ناڕاستەخۆ بە حکوومەت و پەرلەمانتە ئەڵی کاک ئەم مەترسی هەیە ئیشی تۆیە وەرە پاڵپشتیم کە وەرە لەگەڵ مابە ئەجینە خۆ هەنێ بابەتی تایە ئەکری ئێستا پەرلەمانتارێک ئەو ڕۆژی دیبێتەکە بێ ئامادەی هەبێت لەوێت دانیشێت تێبینەکان و سەرنجەکانی خۆی هەردوو بنووسێ کێشەکان بنووسێ مەترسیەکان بخاتە ڕوو ئەتوان بیکە بە مادەیەکی یاسایی بیباتە ناو پەرلەمانەوە ئەی ئیشی دامەزراوەکان کە وەکو جەنابەت ئاماژەوە پێەیە ئەرچی بەس ئەوە نییە چالاکی کات و بڵێ ئەو قەرباڵغەیەکە دروست کرد و ئەوەی ئیشێکم کرد دامەزراوی وین لە ماوەی ڕابردووشە تەنانەت لەسەر زمانی ستانداردی کوردیش بە هەماشەوە ئیشی کرد حتا لەسەر گیرروگرتی سۆشال میدیا ئەو بابەتانە باوەڕەکەی ئەگەر حکوومەت و پەرلەمان و لایەنەکانی تر بێن بەدەمیەوە ئەکری ئیشی لەسەر بکرێ ینی قورسە بابەتەکە ئاسان نییە ینی ڕەنگە بە یەک ڕۆژ و بە یەک مانگ و دوو مانگە نا تۆ ئۆزانی بە درێژایی مێژوو بە درێژایی 100 ساڵ ئێمە سەرکوت کراوین لەسەر زمانەکەمان و نەتەوەی بوومان و ڕاودونانمان و نەهێشتنی ژیانمان بە ئیسراحات ئەمە زۆری پێچووە تۆش ئەگەر توی بەرانگاری ئەم شتانە بیتەوە دیسانەوە پێویستە بە نەفەسێکی درێژ و پێویستە بە ئامادەیەکی زۆر باشەیە یعنی دامەزراوەی ویم ئەوەی کە پێ ئەکری یاخود دامەزراوەکانی تریش ئەگەر ئەو هەر بە ڕێزێکتر هەستێ بەم کارانە
شتێکی زۆ گرنگە بێت بەڵام بە یەک کەس ناکرێت بە یەک شوێن ناکرێت بە یەک لایەن ناکرێت پێویستە وەکو بڵێ بەدەستە جەمعی بە گروپ ئیشی بۆ بکرێت و چونکە هەنێ بابەت هەیە بابەتی یاساییە من ئەکرێ وەکو هاوڵاتیەک لەسەر بابەتی نیشتیمانی بوون نەتەوەی بوون خۆم قسەم بکەم بەڵام ئایا پەرلەمان ئەتوانێت لە یاسایە بیچەسپێنێت و ڕۆبەڕووی ئەم شتانە بێتەوە ئەم دیبەیتە سبینە بەڕێوەچێت پێشوازێکی زۆری لێکراوە ینی خۆشحاڵانە کاتە چوینە بازار و خەڵکمان دوان هاوڵاتیانی خۆمان کوردی خۆمان باوەڕکە زۆر ئینسانی دڵسۆزن خەڵکی زۆ باشن خاکی خۆیان زۆ خۆشەوێ ینی هەمویان ڕڵند کاکە ئەمە نیگەرانی لە دۆخەکە و لە چقەبستوی سیاسی کە لە کوردستانە هەیەمانە بەڵامەڵە کاکە ئەگەر بابەت بێتە سەر مەسەری نیشتیمان و خاکۆمانە بەخوا هەمومان لەگەڵ یاین و پێمان خۆشە ئەگەر مەترسیەکان بخرێتە ڕوو ئەگەر لایانی نیشتیمانەکانی خۆمان پارێزین و لە هەمان کاتیشە ڕێگی جیاوازتر بدۆزینەوە بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری ئەتوانین ئێمە پارێزگاری لە خاک و نیشتیمان و وڵاتی خۆمان بکەین تەنها ئەوەی ئەبێ لی تێگەشتنی دروستکەین نابی بێڵین مەرامی شخصی یاخود تەماعی شخصی وا بکات بە ناوی کۆمەڵی بابەتی ترەوە ئێمە وردە ئەوەی کە هەشمانە لەدەستی بێت ساعت چەندە و ئایا هاتن بۆ هەمووانە بەڵێ ئێمە پێشتر ڕاماگەیانوە ڕۆژی پێنجشەمە بەڕێوەچێت لە کاتژمێر 5:30 دیبێتەکە لە نێوان هەردوو بەڕێزان کاک ئەبوو بەکر هەڵەبنی کە وەکو چاودێرێکی سیاسی قسەی خۆی هەیە هەروەها بەڕێز یاسین محمود کە بە ناسراوە بە مەلایەسین و هەر سەرمایه‌داریش و هەموو تەبێژی بۆ بەرهێنەرانی کوردستانە ئەم دوو بەڕێزە ئەو بابەتانی خۆیان ئامادەیان کردو ئەوان خۆیان مناقەشەیەکەن تەمان ئێمە دوایی دەرگای گفتوگۆش ئەکەینەوە بۆ ئەو هاوڵاتی ئەو بەڕێزانی کە یەن بۆ دیبێتەکە ئێمە هەر لێکەم ڕۆژە ڕاماگەیان سەقەز ناوی پڕکردەوە یعنی بۆمان دەرکە و خەڵک تینی و تینی ئەو بابەتەیە ینی حەزی پێە ئەیوێت ئەو خاکی کە ئێستا تیا ماوە بتوانێت باشتر ئامادەکە خۆ ئێمە ئێستا خەڵک بۆ نەوەی داهاتوو ئیشەکە بۆ جینی داهاتوو ئیشەکە هەمومان هەرێکەمان بەڕێگەی جیازی خۆمان بۆیە پێشبینیەکەین دیبێتێکی باش دەرچێت و دامەزراوی ویمیش بەڕاستی لە هەرە بنەما سەرشیەکانی و ئەو بابەتە هەنووکیانی کە ئەچنا خزمەتی پرسە نیشتیمانیەکانە و نەتەوەیەکانەوە ئیشی بۆ کات کاری بۆ کات و هەوڵەیە لە ئایندەشە سیمینار و دیبێتی باشتریشمان ئامادەیە ناوەگەین هەڵین بەڵام شتی گرنگتر کە زۆر بەقەر ئەمە مەترسیە بۆ سەرخاشی کوردستان دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی هەمیشە کاری باش و باشتر ئەنجام من و ئەم دیبێتش من ئەڵێم لێکەوتەیەکی باشی هەبێ بۆی کە بتوانین هەم زەنجێک بێت بۆ سەرمایه‌دارەکان کە بتوانن چۆن هاوکاری کۆمەلگاکەن هەم زەنجێ بێ بۆ حکومەت هەم زەنجێکیش بێ بۆ خۆمان کۆمەلگا کە چۆن بتوانین بەرگری لە خاک و نیشتیمان و کۆمەلگای خۆمان بکەین دووبارە سپاس بۆ کورسات من خۆشحاڵم کە چینە شوێنە گەشتەکانەوە ئەڵێن یەکێک لەو کەنە ئەمە مجاملە نییە من حەزەکەم ئەمە بەڕاستە خۆ بڵێن ئەڵێن کورسات یەکێکە لەو کەناڵانەی کە بەڕاستی پرسە نیشتیمانەکان فەرامۆژ ناکە لە شوایە هەبێت پرسە نەتەوەیەکان فەرامۆژ ناکە ئیشی بۆ کات و کا لەسەر کولتور و کۆمەلگە و پەروەردەکە بۆیە ئەو پاڵپشتیانی ئێوەش کە هەتانە هەم بۆ دامەزراوی ویم و هەم بۆ کۆمەلگەی کوردی شوێنی خۆی گرتووە دەستان خۆش دەستیۆش خۆش زۆر زۆر سپاس ئەرکی خۆمانە